بەڕاستی دەبێت نوێنەری وا هەڵبژێرین کاربەدەستی وامان هەبێ کە کێشەمان چارەسەر بکە بە دوای گرفتی یەکێکەماندا بڕوە خەمی هەبێ دڵسۆز بێ نەک تەنها خەمی خۆی و حزب و بنەماڵەکەی بێ بۆ ئەوەی کە ئەو داهاتەی لە هەرێمی کوردستان هەیە بێتە دەستێکی ئەمین و بە شێوەیەکی ڕێکوپێک بۆ بەرژەوەندی هاوڵاتیان و ئەم وڵاتە خەرج بکرێت نەک بەشێکی داهات هەر دیار نەبێ ڕوون نەبێ بەشێکیشی بە ئیرادە و بە هەواڵ ئارەزووی بەرپرسێک دوو پەرپرس خەرج بکرێت یا حزبێک لە پشتیەوە بێت دەرفەتمان لە پێشە ئێستا ئێمە بین نوێنەری دڵسۆز و خەمخۆر نوێنەری ڕاست و ڕێک نوێنەری بەرپرس خۆی بە بەرپرسار بزانێ بەرامبەر بە خوا بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە کۆمەلگا بەرامبەر بە ژیانی هاوڵاتیانی هەر کەسێک دوای 30 مانگ ئەگەر هەر کەسێک دەنجی بە خەڵکێکدا هەر خەڵکێک دەنجی بە خەڵکێکدا ئەگەر دەیزانی ئەو خەڵکە دڵسۆز نییە دەیزانی ئەو خەڵکە پاک نییە دەیزانی ئەو خەڵکە ڕاست نییە دەیزانی ئەو خەڵکە خەمخۆری خاک و وڵات نییە و خەمخۆری خەڵک نییە بڕوا بکەن دوای 30 مانگ ئەو خەڵکە حەقی گلەی و گازاندەی نامێنێت بەڵام ئەوەی ترکە دەنجی بە گەندەڵکاردا بێت دەنجی بە ستەمکاردا بێت دەنجی بە قۆڕەکاردا بێت بەخوا کاکە دوای حەقی گلەی نییە ماڵی ببە سامان و سەروەتی ببە حەقی پێنەدا فەقیر بکەوێ هەژار بکەوێ هەرچی بەسەری بێ خەتای خۆیەتی با گلەی لە کەس ناکە لە خۆی نەبێت